بەشی حەوتەم جێنشینی میسر و فیداکارەکەی. لە ناکاودا لە نێو گوڵەکاندا گوێم لە دەنگێک بوو، زانیم یەکێک لێم نزیکە بێتەوە. کە لێم نزیک بۆەوە سەیری کردم کە بمناسێت. من ئەوم ناسی و زانیم کە جێنشینە. لەو کاتەدا بینینی ئەو پیاوە گەنجەم لەوێدا پێ سەیر بوو. ترسام و دەستم بە ئەژنۆمەوە ناو داچەمیمەوە. جێنشین وتی سەرت هەڵبڕە، کەس لە ئێرە ئێمە نابینێت و پێویست ناکات خۆت بچەمێنیتەوە. ئایا تۆ ئەوە نیت کە ئەمڕۆ لە ژوورەکەی باوکمدا چەقۆ و چەکوشت دەدایە مەیمونە پیرەکە؟ من کە بە بیستنی ناوی مەیمونە پیرەکە سرم سۆڕما بوو، سرم هەڵبڕی و ئەو وتی مەبەستم لە مەیمونی پیر ئەم پاتورەیە کە ئەمڕۆ سەری باوکمی هەڵدەڕی و ئەم ناوە دایکم لێی ناوە و تۆ ئەو هەر کاتێ باوکم بمرێ دەکوژرێن. لە موتەیی زۆر ترسام، چونکە نەمدەزانی ئەگەر سەری فیرعەونێک هەڵبدڕن و چارەسەر نەکرێ ئەو پزیشکەی نەشتەرگەریەکە دەکوژرێ. پاتور ئەم بابەتەی بە من نەوت بوو. پێم سیر بوو بۆچی ئەو پیاوە بێدەنگەی لێکردبوو. هەروەها من تاوانم نەبوو کە منیشی لەگەڵدا بکوژرێم. کەسێک کە لە کاتی نەشتەرگەری کێرد و چەکوش دەداتە دەست پزیشکەکە گوناهبار نییە و نابێ بکوژرێ، چونکە چاکبوونەوەی نەخۆش بەدەست ئەو نییە. جێنشین وتی منەزانم ئەم شەو خوام لێ دەرەکەوێ، بەڵام لە کۆشکدا نایەتە لام، بەڵکو لە دەرەوەی کۆشک خۆیم نیشانەدا. دەزانم لە کاتی دەرکەوتنی خوادا هەموو لەشم دەلەرزێ و دەنگم دەرناچێ. دەبێ یەکێک هەبێ و یارمەتیم بدات. لەبەر ئەوەی تۆم لەسەر ئەم ڕێگەیە دیەوە ئەزانم پزیشکی و لەگەڵ خۆمت بەم. وەرە با بڕۆین. من نەمدەویست لەگەڵ ئەو کوڕە گەنجەدا بڕۆم، چونکە پاتور پێیوتە بووم کە دەبێ لە کاتی مەرگی فیرعەوندا لە کۆشکدا بین، بەڵام من نەمدەتوانی لە فەرمانی جێنشین سەرپێچی بکەم. ناچار بووم لەگەڵیدا بڕۆم. جێنشین سوخمەیەکی کورتی لەبەر بوو، بە شێوەیەک کە ڕانەکانی دیار بوون. من سەیرم کرد کە ئەو لە من باڵای بەرزترە و هەنگاوەکانی گەورەتر بوو. لە کاتێک کە گەیشتینە کەناری نیل، جێنشین وتی دەبێت لە ڕووبار بپەڕینەوە و خۆمان بگەیەنینە ڕۆژهەڵات و گوریسی بەلەمێکی کردەوە کە لە کەناری ڕووبارەکە بوو. هەردووکمان تێیدا دانیشتین و من بە سەوڵ بەلەمەکەم لێ خوڕی. کاتێک گەیشتینە ئەو بەری ڕووبار، جێنشین بەبێ ئەوەی بەلەمەکە ببەستێتەوە بەڕەڵای کرد و ئەو بەلەمەکەی برد و ئێمە بەرەو ڕۆژهەڵات کەوتینە ڕێ. چونکە ئەو بە خێرایی دەڕۆی، من ناچار بووم لە دوایەوە ڕابکەم و لەشم ئارەقەی کرد تا گەیشتینە شوێنێ کە شاری تەبەس و باخەکانی کەوتنە پشتمانەوە و سێ شاخی نزم کە لە ڕۆژهەڵاتدا پاسەوانی تەبەس بوون دەرکەوتن. کاتێک گەیشتینە ئەو شوێنەی کە کەسمان لێوە دیار نەبوو، هیچ شتێک نەدەبیسترا. جێنشین لەسەر زەوی دانیشت و وتی لەم جێگەیەدا خوا خۆیم لێ ئاشکرا دەکا. من سرم سوڕما بوو کە چۆن خوا خۆی بۆ دەردەخات، ئایا منیش ئەیبینم یان نا. تا کاتێک کە هەتاو هەڵهات و جێنشین بانگی کردم سینۆها، وەرە خوا هات، وەرە بمگرە دەستم دەلەرزێ. من دەستم گرت و هەرچەندە هەتاو بەرزترە بوو، شڵەژانی جێنشین زیاترە بوو. کەوتە سەرخاک و بە دەوری خۆیدا دەسوڕایەوە. ئەوسا کە من کە لەو تێکچوونە ترسا بووم ئاسوودە بووم، چونکە زانیم کە جێنشین تووشی گەشکە بووە و
ئەم جۆرە نەخۆشیە لە خانەی ژیان بینیومە. کاتێک کە یەکێک فێ دەگرێ لەوەیە زوبانی خۆی بە ددان بقرتێنێ، بۆیە کەرتەدارێک دەخەینە نێوان دوو ڕیزەکانی ددانی و من لەوێ دارم پێ نەبوو. ناچار بووم کەرتێ لە کراسەکەی خۆم بدڕێنم و بیکەمە بەینی ددانەکانی بۆ ئەوەی زمانی نەبڕێ. ئەوسا بەو شێوەی کە لە کتێبەکەدا نووسرا بوو کەوتمە شێلانی لەشی و لەو کاتەدا کە خەریکی شێلانی بووم هەڵۆیەک وەکو ئەوەی لە خۆرەوە بێتە دەرێ دەرکەوت و بەبانسەری ئێمەوە دەفڕی و وەک ئەوەوا بوو بیەوێ بنیشێتەوە لە سەرسەری جێنشین. من لە دڵی خۆم داوتم لەوەیە ئەو خوایی کە جێنشین چاوەڕوانێتی ئەم هەڵۆیە بێت. بەڵام چەند دەقیقەیەکی تر گەنجێکی جوان کە ڕمێکی بەدەستەوە بوو وەکو دانیشتوانی شاخەکانی سووریا سینەپۆشێکی لەبەردا بوو دەرکەوت. ئەوەندە ئەو کوڕە جوان بوو کە من لە بەرامبەریدا چەمیمەوە چونکە وامزانی خوای جێنشینە. گەنجەکە کە بە زمانی میسری لە منی پرسی ئەمە کێیە؟ ئایا نەخۆشە؟ من وتم ئەگەر تۆ خوایت ئەم کوڕە چاک بکەرەوە، ئەگەر چەتەی بزانە کە ئێمە هیچمان پێ نییە تا بدەینێ. هەڵۆکە کە لە ئاسمان دەفڕی هاتە خوارەوە و لە سەرشانی کوڕەکە نیشتەوە. دوایی کوڕەکە وتی من خوانیم و کوڕی ژن و پیاوێکی پەنیرفرۆشم، بەڵام توانیومە نووسین فێر بم و پێشبینیان کردووە کە من دەبمە فەرماندەی خەڵک و ئێستا هاتووم بچم بۆ شاری تەبەس بۆ ئەوەی لە لای فیرعەون خزمەت بکەم، چونکە بیستومە فیرعەون نەخۆشە و پاشایەکی نەخۆش لە هەموو کات زیاتر پێویستی بەهی وەکو من هەیە کە پارێزگاری لێ بکە. دوایی سەیرێکی جێنشینی کرد و وتی ئایا ئەمە بەم نەخۆشیە دەمرێ؟ من وتم نا، نەخۆشیەکە نابێتە هۆی مردن، بەڵکو مرۆڤ لە هۆش خۆی دەبات و ئاگای لە خۆی نامێنێ. جێنشین هاتەوە هۆش، بەڵام لەبەر سەرمای بەیانی لەشی کەوتە لەرزین و ئەو گەنجەی ڕمەکەی پێبوو سوخمەکەی خۆی داکەند و دای بەسەر جێنشین داوتی ئێستا چی دەکەی؟ من وتم ئەگەر تۆ یارمەتیم بدەیت دەیبینەوە شار و لەوێ کەژاوەیەک پەیدا دەکەین و دەیخینە ناوی و دەیبینەوە بۆ ماڵی خۆیان. کوڕەکە وتی باشە، من ئامادەم یارمەتیت بدەم و بیبینەوە بۆ شار. جێنشین دانیشت، بەڵام دەلەرزی بە شێوەیە کە کوڕە ڕم بەدەستەکە یارمەتیدا تا سوخمەکەیان لەبەر کرد و پێم وت ئەم کوڕە لە دەوڵەمەندەکانە چونکە پێستی لەشی سپیە و دەستێکی سپی و ناسکی هەیە. دوایی دەستەکانی منیشی گرتووتی تۆش دەستەکانت نەرمن، ئیشی تۆ چییە؟ من وتم پزیشکم و لە خانەی ژیان لە ناو پەرزگای ئاموندا فێری پزیشکی بووم. کوڕە ڕمدارەکەوتی وا دیارە ئەم کوڕە گەنجەت هێناوە لێرە چاکی بکەیتەوە، بەڵام باش بوو جلێکت لەبەر کرد چونکە بەیانیان هەوای بیابان ساردا. جێنشین بەهۆی گەرمی کراسەکە و بەرزبوونەوەی خۆر لەرزینەکەی نەما و لە ناکاودا کە گەنجەکەی دی وتی ئەم کوڕە زۆر جوانە و لێی پرسی ئایا تۆ لەلایەن خوای ئاتوونەوە هاتوویتە لای من؟ کوڕەکە وتی نا. جێنشین وتی ئەمڕۆ من توانیم خوای ئاتوون ببینم، کاتێک کە خۆر هەڵات بینیم وامزانی تۆی ناردۆتە لای من. کوڕەکە وتی من لەلایەن خواوە نەهاتووم، بەڵکو دوێنێ شەو کەوتمەڕێ، ئێمڕۆ سەر لە بەیانی بگەمە تەبس و بچمە ژێردەسەڵاتی فیرعەونەوە. دوای خۆڕەڵاتم بینیم هەڵۆکەم بەرەو پێش دەفڕێ و زانیم لێرەدا شتێک سەرنجی ڕاکێشاوە. کاتێ هاتم ئێوەم بینی. جێنشین وتی ئەم ڕمەت بۆ بەدەستەوەیە. گەنجەکە وتی سەری ئەم ڕمە لە حەوجۆشە و من هاتووم کە بە خوێنی دوژمنانی فیرعەون سووری بکەم. جێنشین وتی من لە خوێن ڕشتن بێزارم، لەبەرەوەی ڕشتنی خوێن خراپترین شتە.
بەڵام گەنجەکە وتی من ڕایەکی پێچەوانەی تۆم هەیە، لەو باوەڕەدام ڕشتنی خوێن دەبێتە هۆی پاککردنەوەی گەلان و بەهێزیان دەکات و خوایەکەیان خوێنیان خۆش دەوێ، چونکە بە خواردنی خوێن قەڵەو دەبن و تا ئەو ڕۆژە شەڕ هەیە و خوێن ڕشتن بەردەوامە. جێنشین وتی من کارێک دەکەم کە ئیتر شەڕ دروست نەبێ. کوڕەکە سەیرێکی کرد و وتی وابزانم ئەم کابرایە شێتە، چونکە شەڕ هەردەم هەبووە و بەردەوامیش دەبێت و خەڵکی هەرچیەک بکەن کە لە جەنگ دوورکەونەوە زیاتر لی نزیگە بنەوە، چونکە جەنگ وەکو هەناسەیەکیش پێویستە بۆ ژیانی میلەتان. جێنشین سەیرێکی خۆری کرد و وتی هەموو گەلان کوڕی ئەون، چونکە ئەو ئاتون بە پەنجە ئیشارەتی بۆ خۆر کرد و وتیەوە هەموو زەمین و زەمانەکان هی ئەون، من لە تەبەس پەرزگایەکی بۆ دروستەکەم و شێوەکەی بۆ هەموو پاشاکان ئەنێرم و چونکە من لەو دروست بووم و دەگەڕێمەوە لای ئەو. کوڕە ڕمدارەکە دوای بیستنی ئەم قسانە وتی گومانم نییە کە ئەو شێتە و تۆ ناحەقت نەبووە هێناوتەتە ئەم بیابانە تا چاکی بکەیتەوە. من وتم ئەو شێت نییە، بەڵکو لە کاتی گەشکەکەیدا توانی خوای خۆی ببینێ. ئێمە مافی ئەوەمان نییە دەربارەی ئەوەی بینیوێتی ڕخنەی لێ بگرین، چونکە هەموو کەسێ دەتوانێ هەرخوایەک کە خۆی حەزی لێتی و هەڵی دەبژێرێ بیپەرستێ و گوێڕایەڵی بێ. دوایی جێنشینمان هەڵگرت و بەرەو شار بردمان، لەبەر ئەوەی کە بەهۆی گەشکە گرتنەکەیەوە لاواز ببوو لە دوو لاوە قۆڵیمان گرت و هەڵۆکەش لە پێش ئێمەوە دەفڕی و لە نزیک شار بینیم کە کاهینێک بە کەژاوەیەک و هەندێ بەندەوە چاوەڕوانی جێنشینە. بە گومانی خۆم وتم دەبێ ئەم کاهینە ئامی بێت. یەکەم هەواڵ کە ئامی بە جێنشینی ڕاگەیاند ئەوە بوو کە باوکی ئامەنهۆتپی سێیەم کۆچی دوایی کردووە، پاشان کراسی کەتانی لەبەر کرد و کڵاوێکی خستە سەری. ئامی وتی سینۆها ئایا ئەو توانی خوا ببینێ؟ من وتم خۆی دەڵێ خۆم بینیوە، بەڵام لەبەر ئەوەی ئاگام لێ بوو کە هیچی لێنەیەت چارەسەرم کرد خواکەیم نەبینی. بەڵام تۆ چۆن ناوی منت زانی؟ چونکە من باوەڕ ناکەم تۆم لە هیچ کاتێکدا بینی بێ. ئامی وتی ئەرکی من ئەوەیە کە ناوی تۆ بزانم و لە ڕووداوەکانی کۆشک بە ئاگا بم. من زانیم کە جێنشین کە ئێستا فێرعەونە شەوی پێشوو تووشی گەشکە دەبێت و دەبێت تەنها بێ، چونکە هەر کاتێک هەز بکە ئەم نەخۆشیە ڕووی تێدەکا تەنهایی هەڵدەبژێرێ و ئەگەریش نەیەوێت تەنها بێ ئێمە هەوڵ دەدەین کەسی لەلا نەبێ، لەبەر ئەوەی هیچ کەسێ نابێ گەشکەی جێنشین ببینێ و بڕوانێتە کەفکردنی دەمی. شەو کاتێ بینیم دوای دەرچوونی لە کۆشک گەیشتە تۆ ئیتر دڵنیا بووم، چونکە دەمزانی تۆ پزیشکی و بە کاهینەکانی پەرزگەش لە قەڵەمە درەی، چونکە تا یەکێک نەبێتە کاهینی پەرزگا ناهێڵم ببێتە خانەی ژیانەوە. من کاهینی پەرزگەی ئاتونم و ئەگەرچی من و تۆ شوێنکەوتەی دوو خوای جیاوازین، بەڵام هێشتم جێنشین شەوی ڕابردوو لەگەڵ تۆدا بڕواتە دەرەوە بۆ ئەوەی پزیشکێ ئاگاداری لێ بکا و من دڵنیا بووم لەوەی کە فێدەگرێ. دوای ئەوە ئیشارەتی بۆ گەنجە ڕم بە دەستەکە کرد و وتی ئەمە کێیە؟ من وتم ئەو گەنجە کە ئیمڕۆ بەیانیەکەی تووشی ئێمە بوو هەڵۆیەک لە بانسەریەوە دەفڕێ و ئەو باڵندەی کە ئێستا لەسەر شانیەتی. ئامی وتی ئایا کاتی گەشکە گرتنەکەی جێنشین ئەم گەنجە لەوێ بوو دیمەنی نەخۆشیەکەی ئەوی بینی؟ منیش یەکسەر وتم بەڵێ. ئەو وتی کەواتە دەبێ ئەم کوڕە بکوژڕێ. منیش وتم بۆچی؟ وتی لەبەر ئەوەی جێنشین ئێستا فێرعەونە و ئەگەر خەڵکی بزانن فێرعەون تووشی نەخۆشی گەشکە بووە و جارجار ئەم بارەی توش دەبێ و دەبورێتەوە باوەڕی پێناهێنن. من وتم ئەم گەنجەی کە دەیبینی ئەمڕۆ لە بیابان سینە پۆشەکەی خۆی داکەند و دای بەجێنشین کە لەسەرماندا دەلەرزی و خۆی دەڵێ بۆ ئەوە هاتووە کە لەگەڵ دوژمنانی فێرعەوندا شەڕ بکات،
جگە لەمانەش کوڕێکی سادەیە و عەقڵی بەوە ناشکێ جێنشین تووشی نەخۆشی گەشکە هاتووە. ئامی بانگی کوڕەکەی کرد و وتی بیستومە تۆ ئیمڕۆ خزمەتێکت بە جێنشین کردووە، ئەم حەڵقە زێڕە پاداشتی خزمەتەکەی تۆیە. دوای ئەمە حەڵقە زێرەکەی بۆ هەڵدا، بەڵام گەنجەکە حەڵقەکەی نەگرتەوە و کەوتە سەرزەوی. ئامی وتی بۆچی ئەو زێڕەی دەدەمێ وەری ناگری؟ کوڕەکە وتی لەبەر ئەوەی من تەنها لە فێرعەون فەرمان وەردەگرم نەک لە کەسێکی تر و وابزانم فێرعەون ئەو گەنجەیە کە ئێستا کڵاوەکەی لەسەردایە. ئەمڕۆ هەڵۆکەی من بەرەو ئەوی هێنام. دوایی بەرەو فێرعەونی تازەڕۆیی وتی من هاتووم کە خۆم بخەمە ژێر خزمەتی فێرعەون. ئایا کە تۆ ئەمڕۆ فێرعەونی ئامادەی من لە خزمەتدا وەربگری؟ فێرعەونی نوێوتی بەڵێ تۆ لە خزمەتی مندا دەبی، بەڵام بەمەرجێ ڕمەکەت بدەیتە دەستیەکێک لەم بەندانەی من، چونکە من لە ڕم کە وەسیلەی خوێن ڕشتنە بێزارم و هەموو گەلان بەیەکسان دەزانم، چونکە هەمووی کوڕی ئاتونن و لەبەر ئەوەش کەسیان نابێ یەکتری بکوژن. پیاوە گەنجەکە ڕمەکەی دایە یەکێک لە بەندەکان و ئینجا فێرعەون سواری کەژاوە بوو. ئێمە بەپێ لە دوایەوە بەڕێکەوتین تا گەیشتینە نیل و سواری بەلەم بووین و بەرەو کۆشک هەنگاوماننا. کۆشک پڕ بوو لە قەرەباڵغی و فێرعەون دوای چوونە ژوورەوەی ئێمەی بەجێ هێشت و چووە لای شاژن واتە دایکی. کوڕە ڕمدارەکە لە منی پرسی ئێستا من چی بکەم، بۆ کوێ بڕۆم؟ من پێم وت هەر لێرە بەو مەجوڵێ تا فێرعەون لە ڕۆژەکانی داهاتوودا دەتبینێ و جێگایەکت بۆ دیاری دەکا، چونکە فێرعەون خوایە و خواکان فەرامۆشکارن. ئەگەر ئەو تۆ نەبینێ قەت بیری ناکەوێتەوە کە تۆی هێناوەتە ژێڕکێفی خزمەتی خۆیەوە. کوڕەکە وتی من بۆ ئایندەی میسر زۆر بەپەرۆشم. منیش پێم وت بۆچی؟ ئەو وتی لەبەر ئەوەی ئەم فێرعەونە نوێیەی ئێمە لە خوێن دەترسێ و حەز ناکە خوێن بڕیژێ. ئەڵێ هەموو میلەتان دەبێ یەکسان بن و من کە شەڕکەرێکم ناتوانم ئەم باوەڕە بسەلمێنم، چونکە دەزانم ئەم بیر و باوەڕە بۆ سەربازێکی جەنگی زۆر زەرەری هەیە. بەهەرحاڵ من دەچم ڕمەکەی خۆم لە بەندەکە دەستێنمەوە. منیش پێم وت ناوی من سینۆ هەیە، لە خانەی ژیاندام کە لە پەرزگای ئامونە و ئەگەر کارێکت هەبوو وەرە لام. لە یەکتری جیابووینەوە. من بەرەو ئەو ژوورەی کە شەوی ڕابردوو پاتووری تێدا نووسبوو چووم کە منی دی ناڕەزایی دەربڕی و وتی سینۆها تۆ هەڵەیەکی گەورەت کردووە کە لێ خۆشبوونی نییە. پرسییم هەڵەی من چییە؟ پاتوور وتی شەوی ڕابردوو کە فێرعەون کۆچی کرد تۆ لە کۆشک چووبیتە دەرەوە. شەوێ لە یەکێ لە ماڵەکانی ڕابواردن بوویت. بەهۆی لێرە نەبوونت کەسێ منی خەبەر نەکردەوە و من لە کاتی مەرگی فێرعەوندا لەوێ نەبووم، دەرچوونی باڵندەکەم نەبینی. منیش پێم وت هۆی لێرە نەبوونم خەتای منی تێدا نەبووە، بەڵکو جێنشین فەرمانیدا کە لەگەڵی بڕۆم و ئەوسا هەموو ڕووداوەکانم تا کۆتایی بۆ گێڕایەوە. پاتوور کاتێک گوێی لە قسەکانم بوو وتی پەنا بە ئامون، چونکە فێرعەونە نوێکەی ئێمە شێتە. منیش وتم ئەو شێت نییە، بەڵکو تووشی نەخۆشی گەشکە بووە و هەندێک جار ئەم نەخۆشیە دەگرێ. پاتوور وتی فێدار و شێت یەک شتە، لەبەر ئەوەی یەکێک کە تووشی فێ دەبێ عەقڵی تەواو نییە و بە زووی دەبێتە وەسیلەی دەستی خەڵک و من بۆ گەلی میسر کە دەبێ لە ژێر دەسەڵات و فەرمانی ئەم فێرعەونە فێدارەدا بژین بە پەرۆشم. لەم کاتەدا لەلایەن دادوەری گەورە خەبەریان هێنا کە بچینە لای بۆ ئەوەی بەپێی یاسا سزا بدرێن، چونکە یاسا دەڵێ کاتێ فێرعەون بەهۆی کوونکردنی سەریەوە دەمرێ
دەبێ ئەوانەی دەستیان لەم کارەدا هەبووە بکوژرێن. من لەم هەواڵە لەشم لەرزی، بەڵام پاتوور دیسانەوە چاوێکی لێداگرتم کە نەترسم و بە هێواشی وتی ئەم یاسایە هەرگیز بە مانە ڕاستەقینەکەی جێبەجێ ناکرێ. هەندێ سەرباز هاتن و ئێمەیان بردە لای دادوەرە گەورەکە کە لە کۆشک بوو. بینیم کە چل پێستی لولدرا و کە یاسای چلدانەی وڵاتی میسرە لە بەردەمیدا و لە هەر یەکە لەم لولدراوانەدا دەفتەرێکی درێژە بوو کە یاساکانی لەسەر نووسرا بوو. پاتوور دوای چوونە ژوورەوە چووە شوێنی دادوەر و لەگەڵیدا دووە. ئێمە 3 کەس بووین کە بەپێی یاسا سزامان مردن بوو. یەکەم پاتوور، دووەم من، سێم ئەو کابرایی خوێنی دەوەستان. دوای ئامادەبوونمان لە بەردەم دادوەر سەربازەکان ڕێگاکانی چوونە دەرەوەیان گرت کە نەتوانین هەڵبێین و دوایی جەلات هاتە ژوورەوە. دادوەری گەورە وتی ئێوە لەبەر ئەوەی نەتانتوانیوە فێرعەون چاک بکەنەوە شیاوی مردن و دەبێ بمرن. کابرا چارەڕەشەکەی خوێنی دەوەستان لەشی دەلەرزی و پاتوور بەدەمە بێددانەکەی خۆی لێی پرسی تۆ دایکت ماوە یان نا؟ کابراوتی دایکی من 4 ساڵ لەمەوبەر مردووە. پاتوور بە دادوەرەکەی وت کەواتە لە پێشە ئەم پیاوە لەناو ببەن، چونکە دایکی لەو دنیا ئابگۆشتی نۆک و لۆبیای بۆ لێناوە و چاوەڕوانی ڕۆیشتنی ئەم دەکا بۆ ئەو دنیا. کابرای بێچارە کە نەی دەزانی ئەو قسانە گاڵتەیە لە بەردەم جەلادەکەدا ئەژنۆی خستە سەرزەوی و جەلاد شمشێرە گەورە و گرانەکەی خۆی کە ڕەنگی سوور بوو هەڵی سۆڕاند و بێواشی خستیە سەر ملی پیاوەکە و هەرچەندە هیچ ئازارێکی پێنەگەیشت بەڵام لە هۆش خۆی چوو. جەلاد بە سەربازەکانی وت لای ببەن و دوای من ئەژنۆم دانەواند و جەلادەکە بە پێکەنینەوە شمشێرەکەی خستە سەر ملم و بەبێ هیچ ئازار و برینێ هەڵسامەوە. کاتێ نۆرەی پاتوور هات، جەلاد هەر ئەوەندە شمشێرەکەی خۆی لەبان سەری جوڵاند دوایی خەبەریاندا پێمان فێرعەونی نوێ دەیەوێ پاداشتی ئێمە بداتەوە. ئێمەیان لە هۆدەی دادپرس دەرکرد، بەڵام هەرچەندە هەوڵیاندا کابرای لە هۆشچوو هەڵبسێنن نەیانتوانی و بەسەر سوڕمانەوە سەیرمان کرد، مردووە. من ناتوانم بڵێم هۆی مردنی ئەو پیاوە چی بووە، چونکە هیچ نەخۆشیەکی نەبوو مەگەر ئەوە بڵین لە ترسا مردوو ئەگەرچی کابرایەکی نەزان بوو، بەڵام من بە مەرگی دڵگران بووم، چونکە دووەم کەسێ نەبوو کە بتوانێ بە ئامادەبوونی لە دیار سەری نەخۆش خوێنەکەی بوەستێنێ و لە دوای ئەوە لە هەموو سەردەمی پزیشکی خۆمدا نەمدی کەسێ بتوانێ لە سەرسەری نەخۆشێ بوەستێ و خوێنەکەی بوەستێنێ. فێرعەونی نوێ ملوانکەیەکی زێڕی دایە پاتوور و ملوانکەیەکی زیوی دایە من کە کردیانە ملمان، هەردووکمان کراسێکی کەتانمان لەبەرکرا و لە کۆشکی پاشایەتی گەڕامەوە خانەی ژیان. لەوێ هەموو قوتابیان بەرامبەرمدا چەمینەوە و مامۆستاکان مەراییان لەبەردەکردم. کۆنووسی چۆنێتی نەشتەرگەری فێرعەون لەلایەن پاتوورەوە بە من سپێردرا. ئەوتی سینۆها لەم ناوەڕۆکەدا دەبێ هەندێشت بنووسی. یەکەم ئەوەیە کە کاتێ سەیری فێرعەونمان کردووە بۆنی عەترمان لێ دەکرد. دووەم لە کاتی مەرگیدا باڵندەیەکمان بینی کە لە لووتیەوە هاتە دەرێ و یەکڕاست بەرەو خۆر چوو. من وتم پاتوور ئەگەر لە هەڵەدا نەبم کاتێ فێرعەون مرد هێشتا خۆر هەڵ نەهاتبوو. پاتوور وتی گەوجە خۆر هەموو کاتێ هەیە، بەڵام هەندێک کات لە خوار ئاسۆوەیە و هەندێک کات لەسەرەوەیە. من وتم زۆر باشە، ئەمە دەنووسم. پاتوور وتی هەروەها بنووسە کە فێرعەون چەند ساتێ پێشمردنی چاوی هەڵهێنا و بەخواکانی وت ئێستا دێم بۆ لای ئێوە. من باسێکی تێر و تەسەل و سەرنجڕاکێشم لەبارەی مردنی فێرعەون نووسی بە شێوەیەک کاتێ پاتوور خوێندێوە کەوتە پێکەنین و وتی باشت نووسیوە. دوای کۆنووسەکە تا 7 ڕۆژ لە پەرزگای ئامون و
پەرستگاکانی تری شاری تەبس خوێندرایەوە. لەو 70 ڕۆژە لاشەی فیرعەون لە خانەی مەرگ بۆ ژیانی دنیای تر ئامادە دەکرا و مۆمیایان دەکرد. هەموو دوکانەکانی خواردنەوە و خانووەکانی خۆشگوزەرانی لە تەبەسدا خرابوون. بەڵام لەم بارەیەشەوە هەروەکو لە سێدارەدانی پزیشکەکان هەر بەڕواڵەت جێبەجێ دەکرا، چونکە هەموو دوکانەکانی خواردنەوە و خانووەکانی ڕابواردن دوو دەرگایان هەبوو. خەڵکی لە دەرگای دواوە دەچوونە ئەو جێگایانە و دەیان خواردەوە و کەیف خۆشیان دەکرد. لەو ڕۆژانەدا کە تەرمی فیرعەون مۆمیا دەکرا، مزگێنیاندا پێم کە ماوەی خوێندنم لە خانەی ژیان تەواو بووە و دەتوانم لە هەر گەڕێکێکی شار کە بمەوێ خەریکی پزیشکی بم. خانەی ژیان 14 بەشی پسپۆڕی تایبەتی هەبوو کە قوتابیان کامیان بەدڵ بوایە ئەوێیان هەڵدەبژارد. من بە ڕەزامەندی لەم قوتابخانەیە هاتمە دەرێ و بە ملوانکە زیوەکەی فێرعەون دابووی پێم خانوویەکی بچووک و بەندەیەکم کڕی کە ناوی کاپتا بوو. یەک چاوی هەبوو. ئەو دوایی ئەوەی زانی کە من پزیشکم، وتی من لە هەموو شوێنێک دەڵێم هەردوو چاوم کوێر بووە. گەورەکەم چاوێکی منی شیفا داوە و چاکی کردوتەوە. داوام لە توتمسی دۆستە هونەرمەندم کرد خانووەکەم بە نەخش بڕازێنێتەوە و ئەو خوای پزیشکی لە قەت دیواری هۆدەکەی مندا کێشا و وێنەی منیشی لە تەکی داکێشا کە خوای پزیشکی دەیوت سینۆهە باشترین قوتابی منە و زیرەکترین و سەردەرچووترین پزیشکی تەبەسە. من چەند ڕۆژێ لە ماڵەوە دانیشتم، بەڵام کەس بۆ چارەسەر نەهاتە لای من.